و خۆشبەختانە پاش کۆبوونەوەیەکی دوور و درێژ کە هەڵسەنگاندنێکی باش کرا بە تایبەتی لەلایەن بەڕێوەبەری گشتی تەندروستی شاری سلەیمانی و ئەو نیگەرانی و ئەو کەلێنانەی کە هەبوو باس کران بۆ ئەوەی کە تەندروستی باشتر و ڕێکاری باشتر بگرینە بەر. من لێرەڕا سوپاسێکی بێپایان ئاراستەی پارێزگاری سلێمانی تەواوی ئەندامانی ژووری ئۆپەراسیۆن لە شاری سلێمانی بە هەمان شێوە پارێزگاری هەڵەبجە ئیدارەکانی ڕاپەڕین و گەرمیان و هەموو ئەو ستافانەی کە لەگەڵ ئەوان ئیش دەکەن بە تایبەتی تیمەکانی تەندروستی لە هەموو ئەو شوێنانە و لە سەرتاسەری کوردستان ئێستا ئەوان لە سەنگەری هەرە پێشەوەی ڕوبەڕووبوونەوەی ئەو ڤایرۆسن و ئەوان بە حەقیقەت پێشمەرگەی ئەو وڵاتەن ئەوان کە بەرگری لە هەموو کۆمەڵگا دەکەن و ژیانی خۆیان خستۆتە مەترسی بۆ ئەوەی کە هەمومان لە ماڵەکانمان بە ئاسوودەیی بژین و هاوکات لەگەڵ ئەوانیش دەزگاکانی پۆلیس و ئاسایش و هەموو دەزگاکانی تری ئەمنی و پۆلیسی پاسەوانی سنوور هەمویان وەکو یەک تیم لەگەڵ ئیدارە بە یەکەوە ئیشیان کردووە و نمونەیەکی زۆر جوانی بە یەکەوە ئیشکردن و یەک تیمی پێوە دیارە هیوادارم بەردەوام بین. ئەو بڕیارانە زۆر بەسوود بوون و بوونەتە هۆکارێک بۆ ئەوەی کەمترین حاڵەت تۆمار بکرێتن لەو ماوە و بۆیە بڕیارمان دەکە بۆ ماوەی 5 ڕۆژ ئەم بڕیارە درێژ بکرێتەوە و لە ئەم شەو کاتژمێر 12 شەو دەست پێ دەکاتن تاوەکو کاتژمێر 12 شەوی 23 مانگ درێژ دەبێتەوە. بۆیە داوا هاوڵاتیان دەکەم کە خۆڕاگر بن و بە ئەم نەورۆزەمان لە ماڵەوە بیکەن. من جارێکی تریش تاکید دەکەمەوە هیچی لێ ناچێتن و هیچ کاریگەری لەسەر هەستی نەتەوایەتی ئێمە ناکاتن ئەگەر ئێمە نەورۆز لە ماڵەوە بکەینەوە. داواتان لێ دەکەم ئەو چەند ڕۆژە خۆڕاگر بن. یەکێک لە هۆکارەکانی سەردانکردنم حقیقەت بۆ سنووری سلەیمانی ئەوە بوو کە لە نێزیکەوە لە دەمی بەرپرسان ببیستم بزانم چه کێشەیەکەیە. خۆشبەختانە بەرپرسانی سنوورەکە و ئیدارەی سلەیمانی زۆر بەڕێکوپێکی دیراسەتی ئەو حاڵەتانەیان کردووە و مشورێکی باشیان خواردووە. ئەمە هەموو کەرتی گشتی و تایبەت دەگرێتەوە. داوا لە کەرتی تایبەت دەکەم ئەبێ زۆر ورد پابەندی ئەمە بن. تەنیا بارکردن نەبێ لەگەڵ ئاڵوگۆڕی بازرگانی و کاڵانی بەرهەمیان هێناوە لەم ماوەیە تا 23 هیچ شوێنێک نابێ دەوام بە کارمەندەکانی بکات چ لە کەرتی گشتی چنە لە گەرتی تایبەت تەنیا ئەو شوێنانە نەبێ کە لە بەیاننامەی پێشووە و لە ڕاگەیاندراوی لیژنەی ئۆپراسیۆنی سلێمانی وەکو کارگەکانی ئاو کارەبا ئەنتەرنێت کۆمۆنیکیشن نەخۆشخانە تایبەتەکان نەخۆشخانە گشتیەکان شارەوانی ئەوانەی لەکە ئەرکان ئاو کارەبا و دیاریمان کردووە لەگەڵ هێزەکانی ناوخۆ و ئەو پێشمەرگانی کە لە ئەرکان. بۆیە هیوادارم هەموو لایەک پابەند بێت چکە هەر لایەک پابەند نەبێ بەڕاستی لە ڕێی بەڕێز داواکاری گشتیەوە ئیجراعاتی تونیان بەرامبەرێک ژیرێتە بەر.